مزگەوتەکەمان بەداخراوی ئێڵینەوە بەداوای لێبوردنەوە تاوەکو بە تەنها کاتی نوێژەکان بەشکو ئینشاءالله دوعای خێری ئێوە و مسلمانان و هەموو لایەک لەم قەیرانە ئینشاءالله وڵاتەکەمان ڕزگاری بێ. قوربان سڵاو لێبێت ئەم مزگەوتە ماوەی چەند ڕۆژە بێ ئاوە لەبەر بێ ئاوی داتان خستووە؟ بەلای خۆی گەورە میهرەبان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان وەک بەڕێستان ئاگادارن ماوەی چەند ساڵێکە من ناوچەکە و هەرێمی کوردستان و عێراق بە کێشەی کەم ئاوی کەم بارانیە ئەناڵێنێ. شاری سلێمانیش بەشێک وەکو بەشێک لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە تووشی هەمان کێشەی کەم ئاوی بووە. ئەم مزگەوتەی ئێمە کە مزگەوتی ڕەسوڵ لە ساڵی 1970 لەلایەن خەرخوازانەوە کە دروستکراوە ئەم کێشەی کەم ئاویەمان نەبووە و لەگەڵ ئەوەشە وەک ئاماژەم پێش ئەم چاوپێکەوتنە گفتوگۆی دووکەسی خۆمان لە ساڵی 2006 بیرێکمان هەیە بیرێکی قوڵی 120 مەتری کێشەی ئاومان هەر نەبووە چکو ماشەڵا مزگەوتەکە قەرباڵغی لەسەر و خەڵک بەکارێنە بۆ دەزێنژ و بۆ کاری ئەخوا ئامادەکردن بۆ نوێشکردن. لەبەرەوە ئەو کێشەی کەم ئاویە بەڕاستی هەفتەیە کە ئێمە ڕووی کردوینەتە ئێمە ئەویش دواوەی کە بیرەکەمان وشی کرد چونکە ئاوی ڕئیسی 4 ڕۆژارێک پێشتر 3 ڕۆژارێک هاتەوانە لە زستان ڕۆژارە لەگەڵ بیرەکەیە ئەنجا ئیشەکەی پێ ڕۆیشت. بەڵام ئێستا لەبەرەوەی کە بیرەکەمان وشی کرد و ئاوی ڕئیسی خۆشی لە ئێستاە بۆ بە 4 ڕۆژارێک ئەوەش کە ئێتەوانێ کۆکرێتەوە ئەگیرە لە تەنشەکانی سەربانە بەشی تەنها 2 ڕۆژمانەکە ئەگە دەستیشی پێوە بگرین. لەبەرەوە لیژنەی بەڕێوەبەری مزگەوت و مامۆسای مزگەوت مامۆسا عەبدوڵڵا بڕیارمان نابۆی کە بێکجای مزگەوتەکە دانەخەین تەنها کاتی نوێژەکان بکرێتەوەوانێ چارەکی 20 دقە پێش نوێژەکانی کێنەوانێ بۆ ئەوی کە بە بەردەوامی مزگەوتەکانیش نەبێت کاتی جێبەجێکردنی فەرزەکان لە هەر پێنج نوێژەکە بەکراوی بمێنێتەوە. ئێستادا ماوەی چەند ڕۆژە ئەم بڕیارتان داوە کە بەستەنها کاتی نوێژەکان کراوە بێت؟ ماوەی 3 ڕۆژە ماوەی 3 ڕۆژە ماوەی 4-5 ڕۆژە بێ ئاوین بەڵام هەر دەستمان پێوەگرت و خێرخواستن کەریان بۆ هێناین و ئەمانە ئەمەش هەر دەرینە هێنا ڕۆژێک موبەردەکانمان کوژانەوە لە بێ ئاویە خەڵکەکە خۆ دەزانین لەم چلەی گەرمایە پلەی گەرما بە شێوەیەکی خراپە تایبەتی لە نوێژی نیوەڕۆ عەسرا زۆر بەرزە بێتەوە. غێری ئەوێن بەڕاستی یەکشەمان و چوارشەمان بۆ مناڵانی گەڕەکەمان خولی قورئانمان هەیە ئەمانە وای کرد ئێمە ناچار بین پلانێککە دابنین بۆ ئەوەی ئەو چالاکیانە و لە کاتی نوێژەکان بێکجایی دانەخرێن ناچار مزگەوتەکەمان بە داخراوی ئێڵینەوە بەداوای لێبوردنەوە تاوەکو بە تەنها کاتی نوێژەکان بەشکو ئینشاءالله دوعای خێری ئێوە و مسلمانان و هەموو لایەک لەم قەیرانە ئینشاءالله وڵاتەکەمان ڕزگاری بێ. ئێستادا هیچ بڕائەوێک لە مزگەوتەکە بوونی هەیە بۆی نوێژخۆی نامتوان دەستنوێژی پێ بگرن؟ وڵای لە ئێستا تقریبا تەنچەکانی سەربان ڕۆبعێکی تایە یعنی ئێمە دوێنێشەوە برایانە چون سەیریان کرد وتیان دەی شەوی ئەم شەو ئاویتیان نامێ پێش دەی شەو ئەمە بێ ئاومە پیا کرد بێتەوە. ئەگەر ئەم دۆخاوە بەردەوام بێ ئەوە شەر بەردەوام بن لێی کە تەنها کاتی نوێژەکان مزگەوتە کراوە بێت؟ بەڵێ ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێت تەنها کاتی نوێژەکان بەکراوەیە بێت. ئێوە داواکارتان ئاراسێکیە بۆی کە داواتان لە ئەوقاف کردووە کە ئەمە کێشی ئەم مزگەوتەیە لە ئێستادا؟ وڵە داوامان نەکردووە ڕاستی لەبەرەوەی ئەوەی کە چوبێتە مزگەوتەکانی سلێمانی هەتا مزگەوتەکانی ناوبازار مزگەوتی شێخ مستەفای نەقیب مزگەوتی کانەکان کە تەمەنی 200 ساڵە مزگەوتی قامیشان مزگەوتی چەند مزگەوتێکیە مزگەوتی مەولەی ئەمانە کە هەمووی بەداخەوە بێکجایی داخراوە ئێمە نەمانێشتە بگاتەوەی کە دابخرا پلانمان داناوەتەوانێ بەشیشی ئیشەکەمان بەڕاستی پێشەوەی ئیشی ئەوقافە ئیشی برایانی مسلمانیانی ئەم بیانە بۆ نوێژی بیانی من لێرە بووم برایەکی مسلمان دەستنوێژی کرد من چارێکی قورئان مەخوێن گوێم لێ بوو ئاوەکەی بەرابۆ دەستنوێژی کرد یعنی ئێمە وەکو مسلمان ئەمرمان پێکراوە دەست بە ئاوە بگرین لە کاتی قەیرانەکانە پلان جارە ئێمە خۆمان دایبنێت پێشەوەی خەڵک پلانمان بۆ دابنێ دوایەوە ئەمە حەدیثی صحیحمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک لە ماڵ و دەستنوێژی کرد و بە پاک و بە دەستنوێژ هاو بۆ مزگەوتێک لە مزگەوتەکانی خوا بە هەموو هەنگاوێکی خێرێکی بۆ نووسێت و گوناحەیەکی لێ سەڕێتەوە ئێدا ئەو برا مسلمانانە کە دراوسی ئەم مزگەوتن با بە دەستنوێژەوە بێن بۆ مزگەوت بۆ ئەوەی کە ئەو ئاوەی کە هەیە بۆ ڕێبوارێکی وەکو بەڕێزیت کە خەڵکی ناوچەکەنی کە ڕێگاتەکەێتە مزگەوتەکە پێویست بە سەر ئاوێکە دەشۆرێکە دەستنوێژگرتنێکە بە ئاوەکە بۆ تۆ بمێنێتەوە بۆ ئێمە خەڵکی گەڕگاکە بۆ بین لە مزگەوت دەستنوێژ بگرین.